کە کەسێکمان هەڵبژارد بۆ کچەکانمان و بۆ کوڕەکانیشمان یاخود ئەو کوڕانێکیانوێ کچێک هەڵبژێرن پێویستە بەڕاستی لەسەر شریعەت هەڵی بژێرن بۆ ئەوەی تووشی ئەم دەردەسەریە نەبن ئەو خەسارمەندی دنیا و قیامەت نەبن خێزانەکان لێ هەڵەوەشێتەوە بۆیشە ئەو ئافرەتانەش کە ئەیانەوێ زەواج بکەن ئەبێ کوڕانێکیان لە بەرچاو بێت یعنی کە دێت داخوازیان ئەبێت دووشتیان ڕەچاو بێت كأفرمي لحديثك پیغمبر عليه الصلاة والسلام فرمي إذا خطب إليكم من ترضون دينه وخلقه فزوجوه أجر كسك هاتا داوايك تكانتان لدين الرازيب ولا أخلاق الرازيب فزوجوه أما بدني تاوري أو مكان أم كرة تيخوندوا أم كرة تنباره أم كرة تن تيكردوا بابلين وكو خويندن يعني وكو دكان وبازار وتي وشتان أوشتان لبرتاو مجرن ئەگەر بێت و ئەوە لە بەرچاو جیابایە لەوانەیە ئەوانەیە کە گویان لە ئێمەیە هیچیان کچیان پێ نەئەدرا باوکان و باپیرانی ئێمە هیچیان ئەو شتانیان نەبووە کە خێزانیان پێکەیناوە کەسیان دەوڵەمەند نەبوونە کەسیان پارەیان نەبووە کەسیان خانوو سیارەی نەبووە کەسیان پلەیەکی خوێندەواری نەبووە لە کاتێک خێزانیان پێکەیناوە وە سەرکەوتوش بوونە وە زۆر سەرکەوتوتریش بوونە لەو کەسانێک کە ئەوە داواکەن لە پرۆسەی هاوسەرگیری بۆی کە ئەم واصفاتانە تێدایە بۆیە بحسابي خوان أما مواصفات اللي كاتك النازانن أخلاق ودين باشترين وبيروسترين مواصفاتها أجر بيتو ديني باجبو وأخلاقي باجبو بوش أفرم الدين وأخلاق سوق الشرني همو دين دارك أخلاقك رنجدان وإيمانك بي بو بني إيمان دار قولي خلق أبري إيمان دار بابلين فرتو فيرو كلاواتك الربا أخوات لواني زنا بكات لوان هموش تيك بكات بۆیشە تو هەر بڵێ وەڵ ئاهلی مزگەوتەوە لە مزگەوت بینیومانە سەری بچی نوێژی ناسی ئەمە تاکە نابێت تاکە مواسەفات بێت بەڵکو ئەبێت بەڕاستی ئەخلاقیشی باش بێت کابرایکی نەرمونیان بێت کابرای بێت توڕەهات نەبێت کابرایەک بێتن شەرم بکات کابرایەک بێتن و شەرمی بە کەسایەتی خۆی بێت و کەسێکی و شەرم لە کەسایەتی و لە کەدار بوونی خۆی بکاتن و ڕێز لە کەسوکاری بگرێت ڕێز لە ماڵی خەزورانی بگرێت ئەبێ ئەم ئەخلاقەکانیشی باش بێت لەگەڵ ئەوەی کە ئیمانەکەی باشە نوێژ و ڕۆژیەکات چونکە نوێژ و ڕۆژەکەی بۆ خۆیەتی بەڵام ئەخلاقەکەی بۆ دەوروبەرەکەی خۆیەتی بۆی ئەو ڕاستە لەگەڵ خوا باشە بەڵام لەگەڵ خەڵکە خراپە بۆیە ئەبێ وەخولوقەه بۆی کە ئەخلاقەکەی لەگەڵ دەوروبەرەکەی خۆیە باش بێت بەڵام ئەگەر تەنها نوێژ و ڕۆژەکەمان لە بەرچاو بێگومان ئەبێ زەریبەکەشی بدەین سزایەکەی بدەین لە کاتێکە ئەگەر خراپ بوو لەگەڵ ئەو ئافرەتەیە و بە پێچەوانەشەوە پیاوانیش بە هەمان شێوە کوڕانیش بە هەمان شێوە ئەبێ تەنها ڕەچاوی جوانەکەی نەکەن بێگومان ئەمە گەورەترین هەڵەیە کە کوڕان تەنها ئەویان لە بەرچاو وڵا کسێکی جوان بێت کسێکی باڵای بەرز بێت کسێک بێ نازام وا بێت تەنها جوانەکە و هەیکەلەکەیان لە بەرچاو لە کاتێکە بێگومان کە پێغمبەر صلی الله علیه و سلم تنكح المرأة لأربع ئافر لە بەر چوار شتە مارە ئاکرێت لەبەرچی لمالها لحسبها ولجمالها ولدينها یان ئەوەتە لە بۆ جوانەکەیەتی یان ئەوەی لە بنەماڵەیەکی گەورەیە یان ئەوەتە لەبەر جوانەکەیەتی یان ئەوەتە لەبەر دینداریەکەیەتی بەڵام لەم چوارە زیاتر نییە بەڵام ئەو ئامۆژگاری چیمانەکات ئەفەرمێ فەظفەر بذاتی الدین ئاگادار بە دەست بە دینەکەەوە بگرە یاخود دیندارەکە هەڵبژێرە چونکە ئەمە بۆت ئەمێنێتەوە ئەمە بۆت باشە ئەمە بەکەڵک دێ چونکە ئەگەر جوانیە کاتیە ئەگەر بنەماڵەیە چی ئیسفادەی بۆ تو نییە چونکە لەوانەیە منەتت بەسەردا بکە ئەمە لە فڵانکە عەشیرەتی و لە فڵانکە تایفەینە وایە بە شان و باڵی خزم کەسوکاری خۆیدا هەڵ بڵێ ببێت بە عیلەت بۆت ببێت بەسەر ئێشە بۆت لامان کاتە لیمالیها پارە ئەگەر بێت و پارە خەڵکی ئاسوودە کردبایە ئەو بێگومە نەدەبووە لە ئەوروپا و لە ئەمریکایە لە یابانە کە بە حیساب وڵاتی دەوڵەمەند و زلهێزن نەدەبایە خۆکوشتن هەبایە نەدەبووە ڕێژەی یەکەم لە جیهاندا ئەوان لە پێش دابانە بۆ نمونە لە سویسرا کەڵێ سویسرا یعنی بەوە ناوی هاتووە بەهەشتی ئەوروپا لە کاتێکە لە سویسرا و لوکسۆمبۆرگ هۆڵەندا بەلچیکە خۆکوشتنیان بە یاسایی کرد یعنی کەسێک بیە خۆی بکوژێت ئەچێت بۆ خەستەخانە لەوێن دەرێ ئەیکوژن بۆ چونکە بۆی کە ئەوەندە خۆکوشتن زۆر بووە بۆ بە دیاردە لە هەمان کاتداڵێکای خۆتان مەکوژن خۆتانمانە بەر قیتارەکان و ڕێ لە ئێمەش بگرن وەرن لە خەستەخانەکانە ئەتان کوژین بۆ لەم چوار وڵاتە بە یاسایی کراوە
لە ئەڵمانیاشە 2 ساڵە قسەی لەسەر دەکرێت بۆی کە بە یاسایی بکرێت چونکە هەمان کێشە تووشی ئەوان بووە لە کاتێکە لە ئەڵمانیا ساڵانە زیاتر لە 10,000 کەس خۆیان کوژێت ئەمەش زۆر جار کێشەی بۆ هاتوو چۆ دروست کردووە بۆ خەڵک دروست کردووە تراژیدیاکی دروست کردووە لە بەرچاوی خەڵکان کە بینیویانە خەڵکانی خۆیان کوشتووە بۆیە قسە لەسەرەوەکەن بۆی کە لە ئەڵمانیاش بە یاسایی بکرێت بۆیش ئەبین ئەگەر بێت و پارە لیمالیها ئەگەر بێت و تۆ ئافرەتێک بخوازی لەبەر جوان لەبەر پارەکەیە لەبەرەوەی کە مەعاش خۆرە یان چەند پارەیەکی یان سیارەی هەیە ئەگەدار بە پارە مرۆڤەکان بەختەوەرناک هەروە چۆن سویسی ڕایەکان و ئەوڕۆپیەکان و ئەڵمانەکان و سوێدەکان و یابانیەکان و ئەمریکانەکانیش باماشەوە ئاسوودە نەکردووە وە لە هەمان کاتدا تۆ ئەم سێیەکە من با بڵێن ماڵەکەی و لەبەر پارەکەی یان لەبەر بنە ماڵەکەی یان لەبەر جوانەکەی ئاگادار بە لە تۆ ئەمانەت لە کاتێکە ئیشپەیەکە ماوەی زۆر کورتە بەڵام کە گەیشتی ئەو مەرحەلانە ئەبینی ئەو تام و چێژەی نییە تەنها دینەکەت بۆ ئەمێتەوە کە لە پیریشە ئیشت پێ بێت وە لە هەمان کاتدا کە دیندار بوو شەرمی لە ناهی کە میوانەکەت بێت و ئەچێ میوانداری شەرم ناکێت کە ئەسیتە میوانداری وەکە لەگەڵی دا ئاڕۆی بەڕێگادا شەرم ناکرد لەوەی کە لە جلوبەرگەکەی و لە ڕۆیشتنەکەی بۆیش ئەبینی لە پیریە تۆ ئەوەندە پێویست پێبیت هەر وەک چۆن لە گەنجی ئیشت پێ بەڵام لە پیرەکەیە تەنها خۆت و خۆت ئەو ئەمێننەوە ئەگەر دیندار نەبوو بێگومان شەرم لە کەسایەتی خۆتەکەی شەرمە ڕابردووی خۆتەکەی و بەڵام کە دیندار بوو بێگومان کەسایەتی دەپارێزێت خێزان دەپارێزێت دڵ و دەروند ئەپارێزێت دینت ئەپارێزێت یارمەتی دەرتەدا یارمەتی دەر ئەبێت بۆ قیامەتە بۆ خواپەرستیە یعنی هەموو ماسفاتەکانی تێدا ئەبێت ئەگەر دیندار بوو بەڵام ئەگەر تەنها جوانیەکەی بوو کاتێکە بین جوانەکەی کە بەرەو پیری ڕۆ جوانەکەی نامێنێت کە دووسێ منداڵی بوو ئەبین باماشەوە جوانەکەی نامێنێت و هەرمان لە پیرەکەی جوانی نامێنێت ئەبین ئەو کاتە ئەزانی کە چ زەرێکی گەورەت کردووە کە ئیوەی نییە نەمیوانت بێت نەمبچێ میوانداری لەولاشەوە خزم کە سوکارت دۆڕاندووە لەولا ڕێگای مزگەوتت دۆڕاندووە لەولاشەوە قیامەتەکە ئەدۆڕێنی فەولایکە و مڵخاسیڕون بەڕاستی ئەمانە خەسارمەندن بۆیشە ئەگەر ئینسانن ئەوێت خێزانەکەی ئارام بێت سەقام گیر بێت دڵی خۆشی ئارام بێت کەسایەتەکەی پارێزراو بێت ئەبێ بێگومان تەنها چاوی لەوە بێت خێزان لەسەر شریعەتە بنیات بنێت و لەسەر شریعەتیشا لەسەر سیکەی شریعەتی ئیسلامیشا بەڕێگادا بڕوات کاتێش کە منداڵیان ئەبێت لەسەر شریعەتی ئیسلامە پەروەردەیان بکات ئەو جا بینی کە بەڕاستی لمن خاف مقام ربه جنتان ئەوەی کە لەخوا ئەترسێت بۆ ئەو هەیە دوو بەهشت بەهشتێک لە دنیادا بەهشتێک لە ئاخیرەتدا بە پێچەوانەی ئەوانەی کە فەولایکە هم الخاسرون لە دنیایشدا خەسارمەندن لە قیامەتیشا خەسارمەندن جا ئینشاءڵڵا وا بکەین ئەوانەی کە خێزانداریان پێک نێناوە لەسەر شریعەتە خێزان پێک بێنن ئەوەی کە پێچیان هێناوە پێویستە لەسەر شریعەتە خۆیان و خێزانیشان پەروەردە بکەن بۆی کە خێزانێکی ئاسوودە و دڵێکی ئارام و منداڵێکی باش و یاخود منداڵانی باش و وەقیامەتێکی باشیان هەبێتن و اللهم ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين وجعلنا للمتقين إماما آمين آمين والحمد لله رب العالمين